دهون جه بغدای مهوانی منه سلاف بوده بریز دهون دست به که دخوازم بپرسم هون چاوا لوی بریاره حکومت عراقی بو انجام دانا پشکنینا نچاری یا ماموسته و فرمانبری وزارت پرورده دینیر. السلام عليكم ورحمة الله وبركاته. طبعا إجراء ڕێکاری پاراستن کەلایەن وەزارەتی ناوخۆ بۆ مامۆستایان گیرایە بەر و هەروەها لەگەڵ فەرمانبەرانیش بڕوام وایە ڕێکارێکە لە بەرژەوەندی کۆمەڵگەی عێراقدا و لە کۆمەڵگا دەوڵەت بەرژەوەندی تێدا هەیە. ئەمە ئەو پشکنینە ناچاریە بۆ سەلامەتی فەرمانبەران و مامۆستایانە بۆەوەی کاری خۆیان بەباشی ئەنجام بدەن بۆەوەی دامەزراوەکانمان بە شێوەیەکی سیستەمی و تەندروستی کاری خۆی بکات. دەکرێت مامۆستایان و فەرمانبەران ئەم جۆرە مادانە ئەو مادە هۆشبەرانە بەکاربێنن بێەوەی ئاگادار بن. دەکرێت لە نەرگە لە بۆیان دابدرێت یاخود لە خواردنەوەکان بۆیان دابدرێت. بۆیە ئەم جۆرە پشکنینە بۆ پاراستنی مامۆستایان و فەرمانبەرانە بۆی بزانن چ جۆرە مادەیەکی هۆشبەر بەکار دەهێنن. بڕام وایە ڕێکارێکی تەندروستە، ڕێکارێکی کاریگەرە، فەرمانبەرانی ئێمە دەپارێزێت و دوور بن لە مادەی هۆشبەر. برێزێل دهونها تێ چاوەڕێکردن کو پشتی تێکچوونە ڕژیمە ئەسەد و بەشێک زێدە ژمادەیەن هەژبەر ji Sûriye derbasî Iraqê dibûn gelo têkçûna rejîma Esed pêngavek baştir ji bo yan jî rêgirîkirin li madeyên hişberkiriyê tu çawa dibîne? هاتنی مادەی هۆشبەر لە هەموو سنوورەکانەوە دێت. بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو هاتنی مادەی هۆشبەر ئێستا سەختتر بۆ بەهۆی ڕێکارەکانی وەزارەتی ناوخۆ ژمارەی کارمەندانیش زیاتر بوونە کە سنوور دەپارێزن ڕێکارەکان سەختتر بووە. جگە لەمەش گەشتی فڕۆکەوانی ئەنجام دەدرێت بۆی چاودێری ناوچەکە بکرێت تا ڕێگری لە هاتنی مادەی هۆشبەر بکرێت لە سووریا یان لە هەر وڵاتێکی دیکە. تا ئێستا دۆخی سووریا سەقامگیر نەبووە بەشێک لە بازرگانانی مادەی هۆشبەر دەتوانن مادەی هۆشبەر بهێننە عێراق. بۆیە پێویستە هێزە ئەمنیەکان زیاتر لە ناوچەی سنووری سووریا جێگیر بکرێن. پێویستمان بە درۆن و هەلیکۆپتەری زیاترە. پێویستە بە بەردەوامی پشکنین بۆ ناوچەکە بکرێت و کێوماڵکردنی بۆ بکرێت. پێویستمان بە ئۆپەراسیۆنی پێشوەختە هەیە. جگە لەمەش ڕۆڵی ئەمنی و هەواڵگری بۆ گەیشتن بە بازرگانە گەورەکان بەهێزتر بکرێت کە وا دەکەن مادەی هۆشبەر لە سووریاوە بگات بە عێراق. نها بەلاڤبوونا مادەین هشبەرگەر مرۆڤ وەکە چارەسەری بەخەفە برێز ئەلدهون یعنی چاوا دکارێک و کۆنتڕۆلا وێ بێکردن رێگری لێ بێکردن و یعنی ئاگاداری بۆ جیواکێ بێداین و گەنج جیوات بگشتی ji مادەین هشبەر دوور بکەوە. بەدڵنیاییەوە پێویستە وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان و پشتیوانکارانی ئۆپەراسیۆنی وریاکردنەوە بۆ کۆمەلگای عێراقی دەست پێ بکەن چونکە دەبینین کاریگەریەکەی چەند وێرانکەرە لەسەر گەنجان. وەزارەتی ناوخۆ لە دوو مانگی ڕابردوودا دەستی کردووە بە چەند خولێک بۆ گەنجان بۆی دۆخیان باشتر بێت دوور بن لە بەکارهێنانی مادەی هۆشبەر وەکو ڕێکارێکی پێشوەختە. ئێستا خولی ڕاهێنان هەیە لە زانکۆکان لە قوتابخانەکان لە ڕێگەی چەند وانەیە کە مامۆستایان تێیدا بەشدار بوونە تا ئەو وریایە لە قوتابیان دروست بکەن کە مادەی هۆشبەر چەند مەترسیدارە چەند کاریگەری لەسەر توانە جەستەیی و بیرکردنەوەکانیان هەیە. هەرو کۆمەلگەی نێودەوڵەتی
پێویستە بۆوە هەیە لە نێوان جەماوەراندا لە نێوان خەڵکدا وریایی زیاتر بکات تاوەکو دوور بن لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. پێویستمان بە مەودایەکی فراوانتر هەیە بۆ کارکردن لە ڕێگەی کەناڵەکانی ئێوەشەوە کە وەکو هەمیشە هەوڵ دەدەن تیشک بخەنە سەر مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانە. ئەمە هەڵمەتێکی زۆر گرنگە کە هەموو عێراقی گرتووەتەوە لە هەموو ناوچەکانیشیدا. ئەمڕۆ هاوڵاتی عێراقی هاوسۆزە لەگەڵ ئەم جۆرە خولانە بەشداری لەم جۆرە پرۆگرامە خۆپارێزیانە دەکات لەگەڵ وەزارەتی ناوخۆکار دەکات چونکە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر وا دەکات هاوڵاتیش لەگەڵ دەوڵەت بەشدار بێت وا دەکات لایانی دادوەری لەگەڵ ئەودان لایانی ئەمنی لەگەڵ ئەودان. ئەمەش بۆ سەقامگیری وڵاتە. زۆرینەی باوکان ئێستا لە مەترسیەکانی مادەی هۆشبەر تێدەگەن لە ڕێگەی فیلمەکانەوە لە تەلەڤیزیۆنەکان لە زنجیرەکان بەشێک لە گرتە یانشکە لە تەلەڤیزیۆنیش بڵاو ناکرێتەوە کاتێک باس لە کێشە کۆمەڵایەتیەکان و قەیرانە کەسیەکان ئاشکرا دەکرن. ئەم هەڵمەتانی وریایی پێویستە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و ناوخۆ بێکەوە کاری بۆ بکەن. سەرجەم دامەزراوەکان دەبێت هەڵمەتێکی فراوان ئەنجام بدەن وا بکەن پاداشتی دارایی بدرێت بە ئەو خولانە. هەروە پێویستە باس لە مەترسیەکانی ئەم مادە هۆشبەرانە بکرێت چیرۆکە ڕاستەقینەکان باز بکرێن ئەو کەسانی کە تووشی مادەی هۆشبەر بوون. برێزەل دوهنها مەسلەتەی بیرا منژی تا بەحسا سەکتەرە پەروەردەیە کرد مەدیەی ڕۆڵا مەدیەیە کرد نەهاتێ بیرا من کوم جهێن ئۆلیژی ناوەندێن ئۆلی دikarin ڕۆلێک چاوا بلێزن vêre û şeyde بۆکو گەنج bi taybet jî nêzîkî madeyên hişber nebin ڕۆلا wan çawa dikarê bibe navendên olî. دور الإعلام مهم. ڕۆڵی میدیا گرنگە کاریگەرە. من بەم شێوە دەیخوێنمەوە کە ڕۆڵی میدیا گرنگە کەناڵە ئاسمانیەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆلیان گرنگە چونکە هاوڵاتی عێراقی پەیوەندیەکی ڕاوستە و خۆی لەگەڵ هەیە سەیری دەکات دەیخوێنێتەوە کەناڵە ئاسمانیەکان. ئەمڕۆ من لە 2 ساڵی ڕابردوودا سەیریم دەکرد دەستی بە چەند پرۆگرامێکی دژی مادە هۆشبەرەکان کردووە. هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ دەردەخات لە ئۆپراسیۆنەکانی دەستگیرکردنی بازرگانان و چەند سنتەرێک کراونەتەوە گرنگی بەو ناوەندانە دەدەن لە ڕێگەی کەناڵ ئاسمانیەکان بڵاو دەکرێنەوە. هەروە وریایی ئاستی هۆشیاری وریایی کۆمەلگا بەرزتر دەکەنەوە تا دژی مادەی هۆشبەر بوەستنەوە چونکە ئێستا قۆناغێکی مەترسیدارە. عێراق لە قۆناغێکی مەترسیداری مادەی هۆشبەرە وەکو هێرشیەکی جەنگی وایە. ئەگەر بزانین هێرشبەرەکە کوێیە تۆ ڕێگری لە سەرچاو هێرشەکە دەگرێت بەڵام ئێمە نازانینەوە مادەی هۆشبەرە لە کوێوە دێت. پێویستە دەستخۆشی لە گەنجام بکرێت کاتێک ڕۆڵی خۆیان دەگێڕن کاتێک ئاستی وریایی بەرزتر دەکەنەوە. تۆڕە کۆمەڵایەتیەکان کارتێکەرێکی گرنگن کاریگەرێکی زۆریان هەیە. هەروە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ڕۆڵێکی بەرزیان هەبووە لە ڕێگەی بەرنامەی زۆر گرنگ تێیدا گەنجان لە خولەکانیان بەشدار بن و دەستخۆشی لەو گەنجانەش بکرێت کاتێک لەگەڵ دەوڵەتدا کار دەکەن بۆ زیندوکردنەوەی ئەو پرۆگرامانە و بەرەو پێشبردنیان لەگەڵ تیمەکانی کارکردنیش کە لە نێوان قوتابیاندا بڵاویان پێ بکرێت تا ڕێگری لە بڵاوبوونەوەی مادانە بکرێت و مەترسی و مادانەش ئاشکرا بکرێت. پانتاییەکی زۆر هەیە بۆی گەنجانمان بەشدار بن لە بوارەکانی وەرزشدا دەتوانن ڕکابەری بکەن بۆ بەدەستهێنانی پاداشت. ئەم دامەزراوانە پێویستە ئەرکی خۆیان بگێڕن. ئەم ئەوانە گەورەترین دامەزراون کە باوەشی خۆیان بۆ گەنجان کردووەتەوە. وەزارەتی بابڵین پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دەستی وەرزش و لاوان
دامەزراوەکانی دیکە کە باسم کردووە گەنجێکی زۆر ئەم وڵاتە لە خۆ دەگرێت بۆیە ڕۆڵی لە بەرنامەکانی خۆپارێزی و ئاشکراکردنی مەترسیەکان زۆر گرنگە، هەروە کەناڵە میدیایەکانی وەک کەناڵی ئێوە زۆر گرنگە لە تشخیصکردنە سەر مەترسیەکانی مادەی هۆشبەر لە ڕێگەی بەرنامە تەلەڤیزیۆنیەکان و فیلمەکانیشەوە کاتێک تشک دەخرێتە سەر مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانە چۆن کاریگەری لەسەر دەستەی مرۆڤەیە، چ جۆرە بارودۆخێکی کۆمەڵایەتی دروست دەکات، بە تایبەتی لە دۆخێکی ناتەندروستدا دەبێتە هۆی هەژاری، کەم دەرامەتی، دەبێتە هۆی نەمانی پارە، توندوتیژی بە دوای خۆیان دەهێنێت، گێچەڵپێکردن لە ناو خێزانەکاندا دروست دەبێت، خێزانەکان لێک زیادە بنەوە، کاریگەری وێرانکەری لەسەر توانای عەقلی و جەستەیی و دەرونی مرۆڤەکەش دروست دەکات. هەر ئەو پرسی من تخواست بکەم برێز حەیدەر ئەلدەهوونها یعنی مەترسیان بەلافبوونە مادەیەن هۆشبەر کارگەری یاوێ ئەوەیەکی چاوان نێگاتیڤ لەسەر ڕەوشە ئابووری یا وڵاتشی دیکە و لەسەر ئاشتیا جواتی بخۆشی وڵاتێکیدا. بەدڵنیاییەوە کاریگەریەکانی کاریگەری ئابووری لە مادەی هۆشبەر زۆر گەورەیە، دەبێتە هۆی بەهەدەردانی پارە، بەهەدەردانی پارەی دەوڵەت و هاوڵاتیانیش لە کاتی کڕینی ئەو مادە هۆشبەرانە و کە بە بەردەوامی بەکاریان دێنن. هەندێک جار بەم شێوەیە پارەیان بەهەدەر دەدەن کە سەیری بەکارهێنەران دەکەین، ماڵیان نەماوە، ئۆتۆمبیلیان نەماوە، هەرچیان هەبووە فرۆشتویانە بۆی مادەی هۆشبەر بەکاربێنن، گەیشتوتە ڕادەیەک قەرز لە خەڵک وەردەگرن بۆی مادەی هۆشبەر بکڕن. ئەمەش کە تێچوویەکی زۆری لەسەر دەوڵەت دروست کردووە کاتێک هەوڵ دەدات ناوەندەکانی شیاوکردنەوە یاخود لە خۆگرتن و حەوانەوەی بەکارهێنەرەکان بنیاد بنێت لە ڕێگەی پشتیوانیکردنی گەنجان چارەسەرەکە باشتر دەبێت. بۆ نمونە لە نەخۆشخانەکان پێویستە بڕۆناو نەخۆشخانەی چارەسەرکردن وەرگرتنی چارەسەر ئەو کەسانی کە بەکارهێنەرن، ژمارەی بەکارهێنەران کەم نییە، تەنانەت ئەگەر لە سنتەرەکانی دەرونی دابدرێن باشترە، خۆراکیان بۆ دابین دەکرێت، پزیشکیان بۆ دابین دەکرێت، ئەمەش وا دەکات پارەی دەوڵەتیش بەهەدەر بچێت. سپاس بۆتە برێز حەیدەر ئەلدەهوون ژێ بەغدایە گەلمە.